بسم الله الرحمن الرحيم. فرمودەی ژمارە 17 فرمودەیەک کە لەم ڕۆژگارەدا زۆر پێویستان پێیەتی. هەموو ئەو کەسانی کە سۆشیال میدیا بەکارهێنن گوێ بگرن. فەیسبووکەکان، سناپچات، تیکتۆک، مەسنجەر و ئینستاگرام و یوتیوب و هەر شتێکی تریشتان هەیە. جوان گوێ بگرن، ئەم فرمودەیە لەگەڵ ئێمەیەتی، چونکە منیش ئەو شتانەم هەیە. چۆن بتوانین ئەکاونتەکانمان بکەین بە ماڵی شەیتان. خۆشمان مسلمان و نوێژکەر و ڕۆژوگور و دیندار بین. شەیتانیش لەناو ئەکاونتەکانمانە بێت و بچێت و تەراتێن بکات و ماڵ و هێلانە بۆ خۆی و نەوەکانی دروست بکات، بیکا بە مەیدانی گوناح و فسق و فجور. ئەزان چۆن؟ ئەویش بەم فرمودەیە: ئەگەر دوای هەواڵی خەڵک بکەوین، بە تایبەتی و هەواڵانەی کە شتی نەخوازرا و خراپن، یان شتانەکەن کە لە ڕاستیە هەر نابێ باس بکرێ، بەڵام ئێمە دوایان بکەوین. سێری فەیسبووکەکانتان بکەن، سێری تۆڕی کۆمەڵایەتی بکەن. زۆرترین ڤیوەکان بۆ کام ڤیدیۆیانن، بۆ کام بڵاوکراوانن؟ بڵاوبوونەوەی مەلەفی فڵان کەس، ڤیدیۆی فڵانە کەس. نەتان بیست و ئاگاتان لێ فڵان کەس لەگەڵ فڵان کەسا چی لێ هاتووە، ئەو لەگەڵ کیاوای لێ هاتووە، ئەوەی دەرکردووە، ئەو لەگەڵ ئەوا کردوتی بەشەڕ و ئەم شتانە کە کاری ئێمە نین، یان گەڕان بە دوای هەڵەی هەندێک خەڵکە. ئێمە ناگەڕێن بە دوایە، بەڵام ئەلگۆریزمی ئەو وێبسایتانە وا دروست کراوە خۆیان ئەو شتانت بۆ هێنن کە سەرنج ڕاکێشن. پەنا بەخوا ئەگەر ئێمە بە شتێک سەرنجمان ڕابکێشرێ کە ئەو شتە خۆی لە خۆیان حرام بێت و گەڕان بێ بە دوای گومان دەربارەی خراپەی خەڵکی، گوناهبار نابین. ئەوە ئێمەین ڤی و لایک بۆ ئەو پەیجانە زیاکەین کە بەم ڕۆژگارە تەنها کار و کەسابەتیان معیشەتیان لەسەر بڵاوکردنەوەی ژیانی تایبەتی خەڵکیە. ئاگامان لێبێ بەڕێزان، بە هەڵەی خۆمان وەکو ئەوروپا لێ نەکەین کە لە ڕێگەی میدیا و بڵاوکراوەکانیانەوە وردە هەواڵی خەڵکی بڵاوەبەوە. تاوای لێ هات بڵاوبوونەوەی هەواڵی خراپ بوو بە شتێکی زۆر ئاسایی. ئێستا ئێمە متابعی میدیا ڕۆژ ئاواکەین، کەسەکە خۆی باسێکە لە فڵانم کرد، فڵانم بەسەر هاو، ئەوەم ئاوای لێ هات، ئەویان پێوتم، ئاوام وت. هەموو ئەو شتانێکی ئێستا ئێمە شەرمی لێکەین و بەلامانەوە عیبەیە، شوورەیە، بەڵام ئەوان باسیەکەن. ئەگەر لە بڵاوکردنەوەی هەواڵە خراپەکان زیادکردنی ڤیو یان خوا نەخواست کۆمنتێ بنووسین و ئەوەندەی تر ئاگر بکەین بەم خراپەکاریە، ئەو ئەبینە بەشێک لەو پرۆسە شەیتانیە کە هەواڵی خەڵک لەناو خۆیانە بڵاوکاتەوە. هەنگاوێکیش بۆ ئاسایی بوونەوەی خراپە، بڵاوبوونەوەی هەواڵی خراپەکانە، فڵان و فیساروە ئەکەن، دوایش کەسانی ترلایەن ئاسایی بێ کە دووباریکەن و سێباریکەن و ئەمانیش تێپسن. دەی با ئێمە نەبینە هۆی دیعایەکردن بۆ پرۆژەکانی شەیتان. شەیتان پلانی خۆیان هەیە، ئێمەش با پلانمان هەبێ کە بریتی بێ لە پوسڵکردنەوەی پلانەکانی شەیتان و نەهێڵین خراپە لەناو خەڵکا بڵاو بێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ: إنك إذا اتبعت الريبة في الناس أفسدتهم. ئەگەر دوای گومانی خەڵک کەوی، دوای هەواڵی خەڵک کەوی، فاسدیانەکەی، خراپیانەکەی، فإني لا أتبع الريبة فيهم. من دوای هەواڵەکانیان ناکەوم، دوای گومانەکانم ناکەوم کە بە خەڵک هەمە، چونکە فأفسدهم، خراپیانەکەم. بۆیە کاتان لێکم لە خۆمە دەست پێکەم با بەشێک نەبین لەو پرۆسە خراپە و خەڵک بەرەو خراپە نەبین. ئەویش تەنها بەوەندە کاتێ ئینتەرنێتەکەت، سۆشیال میدیاکەت هاتە سەر هەواڵی کەسێک، مەلەفی کەسێک، بڵاوکراوەیەکی خراپ و ناشەرعی، تۆ بەشێک مە بەلەو ڤیوانە و ڕانکی بەرز مەکەرەوە لە ئینتەرنێتە. با ئێمە لەو پرۆژەیان نەبین تکایە. السلام عليكم ورحمة الله وبركاته.